ئەم کاتتان باش لە سنتەری کوردستان بۆ ئاسایشی نەتەوەی میتینگی ژمارەی 2 هاوینی 2020 لەگەڵتانن بە میوانداری بەڕێز دکتۆر کامیران محەممەد پاڵانی بە باسێک لە ژێرناوی ڕەوایەتی ناوخۆیی و ئایندەی کێنە دیفاکتۆرەکان کوردستان بەنمونە. جەناب دکتۆر زۆر بەخێربێی. سپاس. بە یارمەتی سپاس بۆ ئەوانەی کە بەشدارن لەگەڵمان زۆر بەخێر بێن. هەر بۆ نیاسینی جەنابتان دکتۆر کامیران محەممەد پاڵانی بەکەلوسی لە زانکۆی سەلاحەدین بووە، ماستەری لە زانکۆی کێڵ لە وڵاتی بریتانیا بە ئاسایشی جیهانی، ئێستاژ قوتابی کاندیدی دکتۆرایە، دکتۆرەکەی تەواو کردی. ئەوە بزانم بەهۆی ئەم بارودۆخەی ئێستا لە قۆناغی فاینالیزیشنە بە هیوای تەواو بوونەوە و سەرکەوتن. بەڵێ دکتۆرگیان با بڕۆنەوە بابەتەکەمان. جەنابەت خوێندنەوەی جەنابەت بۆ بڵێن کوردستان کە بە نمونەی مەبەستان ئەوەیە کە ئەمڕۆی کوردستان یان فاکتەرەی ئەمڕۆی ناوخۆیی دەرەکیەکان و ئایندەی کوردستان چۆن ئەخوێننەوە و ئەیبینن بڵێن ئەدای دام و دەستگای کوردستان کە بڵێن لە باشووری کوردستان کە ئۆرگانەکانیان کار ئەکەن لە پێناوی بڵێن بەدەستهێنانی ڕەوایەتی ناوخۆ دەرەوە زیاتر دەوەی بڵێن مەسەلەی مێژووی بەرخودانی باشووری کوردستان لە نۆتیەکەوە لە سەیک زۆنەوە و دواتر بۆ چەنج ڕژێم لە عێراقەوە ئیتر بە بڵێن هەرێمێکی یاسایی و دستوری و دواتر استێپی بڵێن شەری ئایسڵ و دواتر بڵێن گۆڕینی کە ڕێفراندۆم پیا بوو و کاردانەوەی بە پرۆزگرتیان نەرەتر لەسەر چارەنووسی باشووری کوردستان. خوێندنەوەی جەنابتان بفەرموون. سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە کە ئەو چاوپێکەوتنەتان ڕێخست. سپاسی هەموو بەشداروانیش دەکەم ئەوانەی کە لە شاشەکە دەیان بینم چی ئەوانش کە نایان بینم ئەکانی دەوڵەتیان تێدا هەیە و بەڕاستی لە باسەکەی ئەو ڕۆماندا دەرفەت نییە کە من باس لە خەسڵەتەکانی دەوڵەت بکەین، یعنی بنەماکانی دەوڵەتی دان پێدانرا و دەوڵەتی ڕاستەقینە. کەواتە دەوڵەتی دیفاکتۆ دەوڵەتی ئەمری واقع بریتێ لەو کیانانەی کە بنەماکانی دەوڵەتیان تێدا هەیە بەڵام دان پێدانەنراون، دانیان پێدانەنراوە، سەروەریان نییە. بۆیە زۆرێک لە سکۆلارەکان، زۆرێک لە زاناکان کوردستان دەخەنە بەشێک لەو چوارچێوەیە، بەشێک لەو کاتیگۆریەدا دەنێن کە لە مەیداندا لە ئەرزی واقعدا خەسڵەتەکان و بنەماکانی دەوڵەتی تێدا هەیە، بەڵام لە ئەستی سەروەریدا، لە ئەستی سیاسەتی دەرەوەدا، لە ئەستی پەیوەندی دەرەوەدا خاوەنی سەروەری دەرەکی نییە، بەڵام لە ئەرزی واقعدا خاوەنی سەروەری ناوخۆییە. چەمکی سەروەری ناوخۆیی دیسان لەگەڵ چەمکی سەروەری دەرەکی دەبێت جیاوازی بکەن، دووبارە دەرفەت نییە ئەمڕۆ قسەی لەسەر بکەین. سکۆلارێکی زۆر گرنگ هەیە، کەسێکی زۆر گرنگ هەیە بە ناوی نینا کاسپەرسن، ئافرەتێکی بەریتانیا. بەر لەوەی باز لە تیۆرەکەی ئەو بکەم بۆ دەوڵەتی ئەمری واقع دەبێت ئێمە بزانین ئەو چەمکانەی کە ئێمە باسی دەکەین ئەمڕۆ خودی دەوڵەتی ئەمری ینی دەوڵەتی دیفاکتۆ تەمەنیان دراستەکە ئەدەبیاتەکە تەمەنێکی زۆر دوور و درێژی نییە. تا هەموو ئەو سکۆلارانەی کە دەستیان لە پەرەپێدانی ئەو تیۆرە هەبووە ئێستاش لە ژیاندا ماون، یعنی تەمەنی هەر لە 20 ساڵێکە. بۆیە ئێمە قسە لەسەر باسێکی زۆر نوێ دەکەین لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە سیستەمی نێودەوڵەتی. نینا کاسپەرسن لە ساڵی 2012 کتێبێک بڵاو دەکاتەوە 5 بنەما دادەنێ بۆی بە کیانێک بڵێن کیانێکی ئەمری واقع، دەوڵەتێکی ئەمری واقع. یەکەم دەبێ لە مەیداندا ئەو کیانە با بڵێن سەر بەخۆیی خۆی بەدەست هێنابێت لە مەیداندا لە ئەرزی واقع. بۆ نمونە ڕۆژاوای کوردستان لە مەیداندا سەربەخۆیی خۆی بەدەست هێناوە و دیمەشق دەسەڵاتی نییە بەسەریدا. کوردستانی باشووری یا باشووری کوردستان لە مەیداندا سەربەخۆیی خۆی بەدەست هێناوە لە نۆتیەکەوە تا ئێستا کەش، بەڵام ئاستی ئەم سەربەخۆیی و گۆڕانی بەسەرداهاتووە، بەڵام تاڕادەیەکی زۆر سەربەخۆیە لە بەغدا. کەواتە لە مەیداندا یەکەم بنەما کە کاسپەرسن دایدەنێ بۆ دەوڵەتی ئەمری واقع
کە بەدەستێنانی سربەخۆیە لە ئەرزی واقعدا لە مەیداندا هەرێمی کوردستان بەدەستی هێناوە. بنەمای دووەم دەڵێ دەبێت سەرکردەکان یا حیزبەکان یا دەسەڵاتدارانی ئەو کیانە بچنە پرۆسەی دەوڵەت سازیەوە، بچنە پرۆسەی نیشتیمان سازیەوە. یعنی هەرەوە نییە تۆ خاکێکت کۆنترۆل کرد و ئیدی خاکێکت کۆنترۆل کرد و ئیدی کۆتایی بە پرۆسەکە بێ، بەڵکو نەخێر دەبێت بەردەوامبی لە پرۆسەی دەوڵەت سازیدا، لە پرۆسەی نیشتیمان سازیدا. ئەمەش پرۆسەیەکی درێژخایەنە. خاڵی سێم یا بنەمای سێمی دەوڵەت بوون ئەمە خاڵی یەکەم و جوان بوو. خاڵی سێم ئەوەیە کە دەبێت ئەو کیانە ئەم دەسەڵاتە بەشێکی دیاریکراویە، بەشێکی گرنگی خاکەکەی لەژێر کۆنترۆلی خۆی دابێت، بە تایبەت شارە گرنگەکان لەژێر کۆنترۆلی ئەو دەسەڵاتە دابێت. خاڵی چوارم، بنەمای چوارم کە زۆر گرنگە، ئەوەیە کە ئێمە بە کیانێک دەڵێن دەوڵەتی ئەمری واقع، دەوڵەتی دیفاکتۆ، کاتێک دانپێدانانی نێودەوڵەتی بەدەست نەهێنابێت. باشە؟ یعنی کوردستان لە مەیداندا بەتایبەت لە ساڵی 91 تا 2003 تەنانەت دراویش ئەو دراوەی کە بەکاردێنرا جیاواز بوو لەو دراوەی کە لە ناوچەکانی دیکەی عێراق بەکاردێنرا، تەواوی کۆنترۆلی سنوورەکانی هەتا ئاخیری هەموو لەژێر کۆنترۆلی خۆیدا بووە. بەڵام بۆیە پێدەڵێن دەوڵەتی ئەمری واقع چونکە دانپێدانانی نێودەوڵەتی نییە. خاڵی پێنجەم کە خاڵێکی گرنگترە، بنەمایەکی گرنگە ئەویشەوەیە ئەو کیانە دەبێت بەلانی کەم چەند ساڵێک بەردەوام بێت. کاس پەرسەنت 2 ساڵی بۆ دادەنێتت، دەڵێ دەبێت لە ماوەی 2 ساڵ زیاتر بخێنێ، ناکرێت هەتوو لە ماوەی ساڵێکدا کۆنترۆلت بەسەر خاکێکدا بێتن پێت بگوترێت دەوڵەتی ئەمری واقع. کەواتە ئەوەی کە گرنگە ئێستا ئەمە بزانین 5 بنەمای گرنگمان هەیە بۆ ئەوەی کە بە کیانێک بگوترێت دەوڵەتی ئەمری واقع، کە ئەو 5 بنەمایە بە باوەڕی زۆرێک لە سکۆلارەکان کە ناوەڕۆکی توێژینەوەی دکتۆراکەی منیشە انشاءالله لە ئایندەیەکی نزیک بڵاو دەبێتەوە، هەرێمی کوردستان یا باشووری کوردستانیش دەچێتە نێو چوارچێوەی ئەو گروپانە و کاتیگۆرانە کە ئێستا دەرفەت نییە باس لە ژمارەیان بکەین لە دنیادا چەند دەوڵەتی ئەمری واقعمان هەن یا نۆرت سایبرس ئەوانە بەڵێ سۆمالیلاند بێگومان سۆمالیلاند کێسە دێمە سەر بە کورتی ئەگەر پێویست بوو باسی بکەین یەکێک لەوانە باسییان دەکەین. ئەمە کەواتە زانیمان دەوڵەتی دیفاکتۆ چییە؟ بنەماکانی بوون بە دەوڵەتی دیفاکتۆ یان ناسانیکیانێکی دیفاکتۆ، بەڵام ئەوەی زۆر گرنگە کە ئێستا هێدی لێنە ناوەڕۆکی بابەتەمان ئەو کیانانە چۆن دەمێننەوە. بەڕێزان تۆ کە دەوڵەتنی ئایندەت بەردەوام لە ژێر مەترسیدا سەیری سووریا بکە، تەنیا لە نێو گروپی داعشدا خەڵکی 84 ناسنامەی جیاواز، نەتەوەی جیاواز، دەوڵەتی جیاواز لە نێو گروپی چەکداری داعشاری دەکرد. دەوڵەتی زلهێزی گەورە نێودەوڵەتی هەرێمەتی لە سووریادا هەن، بەڵام کیانی سووریا ماوەتەوە چونکە دەوڵەتە، چونکە یاسای نێودەوڵەتی وەکو دەوڵەت دەی پارێزێ، وەکو خاک دەی پارێزێتن. بەڵام کە تۆ دەوڵەت نی پێویستت بە کۆمەڵێک فاکتەرە بۆی بمێنیتەوە، ئەگەر نا ئەو کیانەی کە هەتە بەردەوام لەژێر هەڕەشەدایە. چەندین سکۆلارمان هەن، چەندین توێژینەوەمان هەن کە کۆمەڵێک فاکتەر دیاری دەکەن بۆ ئەوەی ئەو کیانانە بمێنەوە. من تەنها دوو لە فاکتەرە سەرەکیانە هەڵدەبژێرم چونکە بە باوەڕی من لە دوو گرنگترین فاکتەرەکانی مانەوەی ئەو کیانانن کە دەوڵەت نینە، یعنی ئایندەیان، مانەوەیان، بەقاییان، سروایڤڵ، هەموو ئەوانیان وەستاوە لەسەر چەند فاکتەرێک کە دوانیان زۆر گرنگن. یەکەمیان لە ئەدەبیاتی دەوڵەتی دیفاکتۆ پێیان دەڵێن patron support، یعنی پشتگیری دەرەکی. چۆگەر پشتگیری دەرەکی نەبین، بە تایبەت پشتگیری عەسکەری کە وڵاتێک یا چەند دەوڵەتێک پشتگیریت نەکەن ئەچۆ بەردەوام لە ژێر هەڕەشەدای، چونکە ئەگەر تۆ پشتگیری نەکرێ دەوڵەتە مەرکەزیەکە بە ئاسانی لە ماوەی چەند ڕۆژێکدا کۆنترۆلی تەواوی ئەو خاکانە دەکاتەوە. باشە؟ یعنی پشتگیری عەسکەری زۆر گرنگە بۆ مانەوەی کیانێکی نادەوڵەتی، بۆ مانەوەی کیانێکی ئەمری واقع.
ئایا مەلارێمی کوردستان پشتگیریەکی دەرەکی ڕاستەوە خۆی بەردەوامەن هەیە؟ ئەمە پرسیارێکە دەبێ ئێمە بەجددی بیکەین. بە باوەڕی من ئێمە پشتگیرین نێودەوڵەتیمان هەیە، بەڵام سنووردارە و مەرزدارە. یعنی پشتگیریەکی بەردەوام نییە و ناتوانێت دڵنیاییت هەبێ کە تا هەتایە پشتگیری دەرەکی دەبێتە، بەڵکو پشتگیریەکی سنووردارە و دیاریکراوە و مەرجداریشە. کەواتە ئایندەی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی ئەو فاکتەرە کە بوونی پشتگیریەکی بەردەوامی دەرەکی عسکەریە بۆ پاراستنیەتی لە بەردەم هەڕەشەکانی چ ئەوەی لە دەوڵەتی مرکزیەوە دێتن یا لە هێزەکانی دیکەوە دێتن، ئێمە ناتوانین دڵنیایی بدەین. ئەنی ناتوانین دڵنیایی لەسەر ئایندەی کوردستان وەکو دەوڵەتێکی ئەمری واقع وەکو کیانێکی ئەمری واقع بدەین، چونکە پشتگیری عسکەری پشتگیری سەربازی بۆ هەرێمی کوردستان دڵنیایی تەواو بە ئێمە نادات، سنووردار و دیاریکراوە. هەر بۆ زانیاری ئێوە لە واشنگتن گفتگۆی زۆر هەیە ئەگەر ئەمریکا ڕۆژێک لە ڕۆژان بڕیاریدا هێزەکانی لە بەغدا بکشێنەوە و ئەو هێزانە لە کوردستانیش دەکشێنەوە. بۆیە ئێمە دڵنیایی تەواومان نییە لەوەی کە لە ئایندەدا کیانەکەمان پشتگیری عسکەری نێودەوڵەتی دەبێ یان نا. خاڵێکی دیکە گرنگ پەیوەندی بەوە ئەو هێزانەی کە پشتگیری کوردستان دەکەن، ئەمان ئەو هێزانن کە پشتگیری یەکپارچەی خاکی عێراق و بەغداش دەکەن. یعنی کە فەڕەنسا دێتە کوردستان دەچێتە بەغداش، کە ئەمریکا دەچێتە بەغدا دێتە هەولێریش، بە پێچەوانەی کیانەکانی دیکە بۆ نمونە باکووری قوبرس کە تورکیا پشتگیری دەکاتن، بەڵام قوبرس کە دەوڵەتە مرکزیەکەیە دژایەتی دەکاتن. بۆ نمونە تورکیا پشتگیری هەردووکیان ناکات. سۆمالیلاند دەیا هەرێمی دیکەمان هەنا کە ئێستا دەرفەتنیە یەک باسییان بێت. کەواتە لە ڕووی پشتگیری عسکەریەوە بەڕاستی ئایندەی کوردستان زۆر ڕوون و دڵنیانیە، چونکە ئەو هێزانەی کە پشتگیری کوردستان دەکەن هەرمان هێزیشن کە پشتگیری بەغدا و عێراقیش دەکەن، کە دەیانەوێ جۆرێک لە هاوسەنگیەک هەبێ لە نێوانیاندا. خاڵێکی دیکە من قرار بوو دوام باسکەم، بەس بەر لەوەی ڕەوایەتی باسکەم دێم فاکتەرێکی دیکە باز دەکەم. ئەو کیانانەی کە لە ئەرزی واقعدا دەوڵەتن ماونەتەوە وەکو هەرێمی کوردستان، خاڵێکی زۆر گرنگکە ئەویش لاوازی دەوڵەتی مرکزیە، واتە مانەوەیان پەیوەستە بەوەی کە ئەو دەوڵەتە مرکزیە تا چەند لاوازە، تا چەند دەوڵەتە مرکزیەکە بۆ نمونە لە کەیسی کوردستان کە بەغدایە، تا چەند دەوڵەتە مرکزیەکە لاواز بێ هێندە دەرفەتی مانەوەی ئەو کیانە زیاتر دەبێتن، بەتایبەت لە ڕووی عسکەریەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی دیبلۆماسیەوە تا ئاخیری. واتە کە دەوڵەتە مرکزیەکە بەهێز بەوە لە ڕووی عسکەری و لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی ئابووریەوە، ئەو کاتە چانسی ئەو کیانە وەکو دەوڵەتێک لە نێو ئەو دەوڵەتەدا بە زەحمەت دەمێنێتەوە، چونکە ئەو دەوڵەتەی کە بەهێز دەبێت لە ناوەند دەیەوێت دەسەڵاتی خۆی بەسەر تەواوی ئەو جوگرافیایی کە دان پێدانراوە بە دەوڵەتێک بەو دەوڵەتە کۆنتترۆلی بکاتەوە. دووبارە چەند سیمانەوەی کوردستان لە 91 تا ئێستا بەشێکی گەورەی بەوە بووە حکوومەتی ناوەندی دەوڵەتی ناوەندی لاواز بووە و ڕەوایەتی نێودەوڵەتی کەم بووە. ئەگەر ئەو دەوڵەتە بەهێز بێتەوە ئەو دەوڵەتە ڕەوایەتی بەدەست بێنێتن لە ڕووی ئابووری و دیبلۆماسیەوە، دووبارە ئایندەی کوردستان بە نادڵنیایی دەمێنێتەوە. دکتۆر ئەگەر بە یارمەتیت بێت ئەو خەڵەنەی کە باست کرد ئەو جەنابەت باسی حکوومەتی ناوەند لە بەغدا و ئەوانە، ئەگەر ئێمە بچن ئەو خاڵی هەڵسەنگاندنەوەی جەنابەت بۆ بڵێن ئەو خاڵانەی کە کاسپەرس باس ئەکا باشە و لەسەر ئەوە بڵێن KRG بژین هەرێمی کوردستان باشووری کوردستان لەو خاڵانە باشە هەڵسەنگاندن و خوێندنەوەی جەنابەت بۆ کامیان خاڵ باشە و کامیان بڵێن لە ئاستی لاوازە و دەبێت زیاتر ئینڤیست یعنی وەبارهێنان تیا کرێبە. ئەوەی کە ئێستا بەشدار بووی بەڕێز ئەتوانن لە ڕێگەی چاتەوە پرسیار بنووسن و بەس یەک تێبینی وا بزانم دوای 7 دقەی تر ئەو زۆمە کانسڵ ئەبێ و دووباتر دەگەڕێنەوە. باشە هەر بۆ زانیاری جەناب فەرموو مامۆستا. لە زۆر لە بنەماکانی دەوڵەتبووندا یا دەوڵەتی ئەمری واقعدا کوردستان تا ڕادەیەکی زۆر باشە، بەڵام ئەو خاڵی کە ئەو فاکتەرێکی ئێستا دێم باز دەکەم
بە مەبەستیش هەڵبژاردووە بۆ بابەستەکەی ئەوەی ژەوەیە کە کوردستان تیایدا لاوازە. فاکتەرێکی ئێمە باسمان کردەوە دەبێت پشتگیری عسکەری دەبێت بۆی بمێنی، دەبێت دەوڵەتە ناوەندیەکە لاواز بێ بۆ ئەوەی بەردەوام بی. خاڵێکی دیکەی گرنگەوەیە کە بەڕاستی بەڕای من لە هەمویان گرنگترا، ئەویشەوەیە تۆ دەبێت لە ناوخۆی خۆتدا شەرعیەتت هەبێت، دەبێت لە ناوەخۆی خۆتدا ڕەوایەتیت هەبێتە. یعنی ئەو خەڵکەی کە تۆ دەسەڵاتت بەسەریدا هەیە ئەو دەسەڵات و ئەو کیانە بە دەسەڵات و کیانی خۆیانیدا بنێن، بە شەرعیدا بزانن و بیکەن بەرگری تێدا بکەن. چونکە تۆ ئەگەر ئەوەت نەبێ پشتگیری دەرەکیشت نابێت. پشتگیری دەرەکی یەک جار دەبێت، دوو جار دەبێت، لە سێ جار دەبێتن، بەدام دوجار لە درێژمەودادا تۆ ئەگەر شەرعیەتی ناوخۆیت نەبێتن ناتوانانی پشتگیری نێودوڵەتی بەدەست بهێنیت، ناتوانانی وا لە کۆمەڵگای نێودوڵەتی بکەیت کە پشتگیریت بکەن لە مانەوەت وەکو کیانێکی ئەمری واقع. بەڵام ڕەوایەتی چییە؟ کە ئێستا من دەمەوێت چەند دقەیەک لەسەرەوە با بڵێن قسە بکەین. شەرعیەتی ناوخۆیی یا ڕەوایەتی ناوخۆیی قسەی زۆری لەسەر کراوە بە درێژایی زانستە سیاسەکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو پەیوەندی نێودوڵەتیەکان قسەی زۆر لەسەر شەرعیەتی دەوڵەت کراوە، لەسەر شەرعیەتی دەسەڵات کراوە، تەنانەت دەتوانین بۆ چەندین سەدەش بگەڕێنەوە. بەڵام لە ئەدەبیاتی یانە نادەوڵەتیەکان، لە ئەدەبیاتی دەوڵەتە ئەمریواکەکان شەرعیەت دوو ڕەهەندی هەیە، یعنی دوو کۆڵەکەی هەیە، دوو بنەمای هەیە. یەکەمیان پێ دەڵێن پرفۆمەنس، ئەدا ئاست، ئەدای حکومڕانەتی. دومیان پێ دەڵێن پرسەپشن یا تێڕوانین و ڕوانگەی خەڵک بۆ ئەو دەسەڵاتە. یەکەم بابین پرفۆمەنس. کوردستان بەردەوام کە لە ئەو کتێبانەی کە بەتایبەت بە ئینگلیزی لەسەر کوردستان نووسراون بەردەوام لە ماوەی ساڵانی ڕابردوو جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە کوردستان لە ڕووی ئەدای حکومڕانەتیەوە باشتر بووە لە بەغدا. بۆیە شایانی ئەوەیە پشتگیری بکرێت، شایانی ئەوەیە بمێنرێتەوە. بەڵام لە دوای 2014ەوە کە قەیرانی بەتایبەت قەیرانی موچە دەست پێ دەکات لە کوردستاندا، قەیرانی موچە طبعاً ئەدای حکومڕانەتی تەنها پەیوەندی بە موچەوە نییە، بەڵکو پەیوەندی بە دابینکردنی ئاسایشەوە هەیە، بە خزمەتگوزاریەوە هەیە، بە ماڵەوە ئێرامان هەبێ قەیرانی یاساییمانە، قەیرانی ئەدای دام و دەستگای یاسایی دەسەڵات، قەیرانی دیموکراسیمان هەیە، قەیرانی بڵێن مەسەلەی ئەو بڵێن ئەو فەوزایە لە بندیوار و ئەو ئیشی ئاکتی حکوومەت، ئەمە هەموو قەیرانن. مەسەلەی زانستی ئەمانە هەموو وا بزانم بە پیوەردێن کاتێک هەڵسەنگاندن بۆ هەرێمێکی دیفاکتۆر بکرێ و دواتر پاڵپشتی ناودەوڵەتی بەدەست بێنن. وا بزانم ئەمەژێرانن. بەڵێ کێشەکە لەوەدایە. من بۆ باسی موچە دەکەم. 120 خەڵکی کوردستان چ وەکو خانەنشین چ وەکو فەرمانبەر با بڵێن موچە لە حکومەت وەردەگرێ بەڕاستەوخۆ و ئەو 120 کاریگەری لەسەر نیوەی دیکەی کۆمەلگا هەیە بە ناڕاستەوخۆدا. یعنی مەبەستمەوە لە ڕووی ئەدای حکومڕانەتیەوە هەرێمی کوردستان لە 2014ەوە ئەدای حکومڕانەتی لە کۆمەڵێک مەلەفتا بەرەو لاوازی دەڕواتە. ئەوەش کاریگەری گەورەی لەسەر شەرعیەت دروست دەکات. یعنی کاریگەری گەورەی لەسەر شەرعیەت چییە بەڕێزان؟ هەر زۆر بە سادەیی بریتە لەوەی کە خەڵک ئەو دەسەڵات و حکوومەتەی کە هەیەە بەڕەوای بزانن، قبوڵی بکەن، بەهێ خۆیانی بزانن. ئێمە لە ڕووی ئەدای حکومڕانەتیەوە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو بەتایبەت لە مەلەفی زۆری حکومڕانەتیدا ئەوەش ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر شەرعیەتی ئەو دەسەڵات و کیانە دروست کردووە. سیرکن خەڵک لەسەر جادە ئێستا قسەی چۆن دەکەن، بڕۆن لەسەر شەقامەکان، چونکە ئەو گفتوگۆی لەسەر شەقامەکان لە چایخانەکان دەکرێت، ئەوە ڕەوایەتی، ئەوە شەرعیەتە بەڕاستی. ئەوەی کاتە دوو کەس لەسەر چای خواردنەوە لەگەڵ یەک قسە دەکەن چۆن سەیری حکوومەت و دەسەڵات و کیانەکە و جوگرافیا و خاکەکی خۆیان دەکەن. کەواتە لە ڕووی ئاستی حکومڕانەتیەوە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا بەتایبەت لە کاتی دەستپێکردنی قەیرانی موچەوە ئێمە شەرعیەتی هەرێمی کوردستان تووشی کێشەیەکی زۆر بووە، چونکە لە ئاستی حکومڕانەتیدا لاوازی زۆری تێدا بووە. خاڵێکی دیکەی گرنگ ئەویش کەوای لەسەرتا گوتم شەرعیەت دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندێکی مەلموسە، ینی بەرجەستەکراوە، دەبیندرێت،
مەبەستی حکومڕانەتەکەی جێبەجێکردنەکەی خزمەتگوژاریە دابینکردنی هەلی کارە هەتا ئاخیری بەشێکی دیکەی پەیوەندی بە تێڕوانینەوە هەیە بە ڕوانگەوە هەیە بە گوتارەوە هەیە بە خیتابەوەیە کێشەی ئێمە لێرەدا لە چییە ململانەی حزبە سیاسیەکان لە کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە جێگەی ئەوەی کە ڕەخنەگرتن بێ لە ئەدای یەکدی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری زۆری لەسەر شەرعیەتی کیانەکە و لەسەر دەسەڵاتەکە کردووە بۆ نمونە لە جێگەی ئەوەی ڕەخنە لە سەرۆکی پەرلەمان یا حزبێک لە ناو پەرلەمان بگرێ دێ ڕەخنە لە خودی مەفهومی پەرلەمان دەگرێت لەسەر خودی مەفهومی چەمکی پەرلەمان دەگرێتن لەواتی دەکاتەوە سوکایەتی پێ دەکاتن لە جێگەی ئەوەی ڕەخنە لەوە بگرێت کە پێشمەرگە دەبێت یەک بخرێتەوە پێ لە چەمکی پێشمەرگە دەداتن لە مەفهومی پێشمەرگە دەداتن کەواتە ئێمە ئەمە تێڕوانینێکە کە ئێستا لە نێوان حزبە سیاسەکانە دروستە بۆ نمونە ئەندام پەرلەمانێک دێ قسە لەسەرەوە کیانەکە دەبێ هەڵبۆشێنرێتەوە سیرکە ئەمە چۆن گەیشتێتە ئەو ڕۆژە کە ئەندام پەرلەمانێک لە باز لەوە بکە ئەو کیانە دەبێ هەڵبۆشێنرێتەوە کەواتە ئێمە دەبێت دوو لەو خاڵەیە کە بە باوەڕی من کە ڕۆژانە بەریەککەوتنم هەیە لەگەڵ دیبلۆمات و خەڵکی دەرەوە ئێمە لە ڕووی ڕەوایەتی ناوخۆیدا لە بەردەم قەیرانێکی یەکجار گەورەدان لە کوردستانە بەشێکی پەیوەندی بە ئاستی حکومڕانەتیەوە هەیە بە کۆی گشتی بەشێکیشی پەیوەندی بۆ ململانەیە سیاسیانە هەیە کە لە جێگەی ئەوەی کە لەگەڵ یەکدیدا بیکەن لەسەر حسابی کیانەکە و لەسەر حسابی دەسەڵاتەکە لەگەڵ یەکدیدا دەیکەن چارەسەرکردنی بە باوەڕی من چارەسەرێکی ئۆتۆماتیکی خێرامان نییە بۆ ئەوەی کە ئەو کێشەی ڕەوایەتی شەرعیەت چارەسەر بکەین بەڵام بەڕاستی ئێمە لە بەردەم ئایندەی کوردستان لە بەردەم هەڕەشەیەکی یەکجار گەورەدایە ئەو جارە هەڕەشەکە لە بەغداوە نییە هەڕەشەکە لە داعشەوە نییە بەڵکو هەڕەشەکە لە ناوخۆی کوردستاندایە ئەویش پەیوەندی بە دابەزینی ئاستی شەرعیەتە پرسیارێکمان بۆمان هاتووە لە چات لە مامۆستا کاروەر و پێڵێت مەسەلەی شەفافیەت باشە لەسەر هەر لە ئەدای حکوومەت بۆ نمونە ئێستا بەشێک لە دەسەڵاتن بەشێک لە دەرەوە بۆ نمونە گلەی و کێشانە هەیە لە سەرچاوە لە داهات لە زۆر کەیس لە کەیسی یاسا ئیتر تا ئاخری پرسیارێکی تریشمان لۆ هاتووە لە مامۆستا عەبدولعەزیز ئەڵێتن باشە باشترین بڵێن ئەپرۆچ چییە بۆ ئەوەی ئێستا کوردستان بکریتە بەر لە کاتێک کە ئێمە ئەڵێن ئەگەر هەر بەڕاستیش هەروە دیارە ئەگەر ئێستا ئێمە باشترن لە بەغدا جەنابەت لە کومنتی خۆت لە ئەناڵازی خۆت و ئێمە لە 2030 ئێستا ئەگەر بڵێن ئێمە کێشەی بڵێن عسکەریمان هەبێت لە بینی چەند پارتێک بەڵام لەسەر ئاستی بڵێن عێراق ئەتوو بوون منە خۆبەخشی سیستانی هەیە ئەتوو بەدرت هەیە ئەتوو عەساب عەلحەق هەیە مەجموعەیەکی سنی لەشکەرکێش ئەوانە هەیە یعنی ئێمە لەوانە لەوە باشتر بن بەڵام نازانم خوێندنەوەی جەناب دووارم هەردوو پرسیارە دەست خۆش من ڕۆژێک لەگەڵ دیبلۆماتێکی گەورەی ئەوروپی چاوپێکەوتنم دەکرد بۆ توێژینەوەکی خۆم کە لێرە ناوی کەسەکە و وڵاتەکەی ناوە قسە لەسەرەوە بۆ پێشگیریان بۆ هەرێمی کوردستان تا چەند بەردەوام دەبێت لە چه ئاستێکدا دەبێت وەڵامەکەی زۆر ڕوون بوو گوتی ئێوە ئەگەر خۆتان بەرگری لە خۆتان نەکەن هیچ هێزێکی دیکە ناچار نابێ بێ بەرگری لە ئێوە بکاتن کەواتە کێشەی گەورەی کوردستان ئێمە لە ناوەخۆی خۆماندایە لە ئاستی حکومڕانەتی و لە پەیوەندی نێوان حیزبەکاندایە بڕاستی یعنی من ناتوانم قەنەعەت بە گەنجێک لە گەرمیان بهێنم کە خزمەتگوزاری لە کوردستان زیاترە لە سەماوە و لە ناسڕیە و لە نەجەف و لە کەربەلا و لە هەتا ئاخیری دەبێ من ئەو قەنەعەتە لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە کۆنتێکستی هەرێمی کوردستانە دروست بکەم باسان لە شەفافیەت کرد بێگومان شەفافیەت و لێ پێچینەوە و لێ پرسینەوە ئەوانە هەموو پەیوەندیان بە کۆڵەکەی یەکەمی شەرعیەتەیە کە ئەدا و حکومڕانەتیە کە پێرفۆرمانسە هەموو ئەوانە دەچنە سەروەرکردنی یاسا ڕێزگەرکردن لە مافی مرۆڤ هەموو دەچنە پەیوەندی بە لایەنی یەکەمەوە هەیە من بۆش دووبارە و سێبارەی دەکەمەوە بۆی من بە تایبەت ئەو فاکتەرم هەڵبژاردەوەیە
ئێمە بانەچینە ئەو گفتوگوۆیە ئێمە باشترین لە بەغدا یا بەغدا باشترە لە ئێمە بەڕاستی ئێمە لە ناوخۆی کوردستانە لەسەر هەردوو کۆڵەکەی شەرعیەت کە پەیوەندی بە ئەدای حکومرانەتیەوە هەیە کە بە شەکەی دیکەش پەیوەندی بە تێڕوانینی خەڵک لە بۆ ئەو کیانە و لە بۆ ئەو دەسەڵاتەیە بە تایبەت گەنجی نوێ ئێمە کێشەی یەکجار گەورەمان هەیە تاو کێشانەش چارەسەر نەکەین ئەمە ناتوانین چاوەڕێ پشگیری دەرەکی بین چونکە پشگیری دەرەکی سنووردارە و بۆ ماوەیەکی دیاری کراویشە ناتوانێت هەتا بەرگری لێ بکە و هەتا بتپارێزێتن بەڵکو دەبێت هۆکاری پێ بدەیت بۆەوەی بپارێزێت هۆکاری پێ بدەیت بۆی بەرگری لێ بکاتن ئێمە جارێکی دیکە پێویستمان بە ئیشی یەکجار گەورە هەیە پێویستمە ئەو جیلەی کە ئێستا دروست بۆ ئەو نەوەی کە ئێستا دروست بۆ لە کوردستانە لە نۆتیەکەوە پەروەردە بۆ تا ئێستا تاکە کوردستانێک بینیوێتی ئەو کوردستانەی بینیوە کە لە ژێر دەسەڵاتی باڵێن کووردا حکمرانەتی کراوە تا بەیانیمە باسیەوەی بۆ بکەین کە لە هەشتاکان لە حەفتاکان لە شێستەکانە چی ڕوویداوە ئێمە ناتوانین کاریگەری زۆر گەورەیان لەسەر دروست بکەین چونکە ئەو تەنها ئەو جۆرە حکمرانەتی بینیوە کە بینیوێتی کە لە ژیانی ئەودا ڕوویداوە ئێمە جارێکی دیکە دەبێت پێناسەیەکی گەورە بە گوتارەکانی نیشتیمانسازی دەوڵەت پرۆسەی دەوڵەتسازی خۆماندا بیکەنەوە بە باوەڕی من ئەمە کارێکی یەکجار زەحمەتە چونکە پێویستی بە دووبارە ڕێخستنەوەی پرۆسەی حکمرانەتی لە هەرێمی کوردستانە خاڵێکی گرنگ کە دەتوانین لێوە دەست پێ بکەین من ئاخیر بابەت کە نووسرا بوو لەسەر پەیوەندینەوەی هەرێمی کوردستان و ئەمریکا نووسەرەکە زۆر بە جوانی دەڕێ ئەمریکا ئەوەی کە هەرێمی کوردستانی لاواز کردووە لە چاوی بەغدا و لە چاوی ئەوانی دیکەدا ئەو لێکترازان و دابەش بوونە ناوخۆیی خۆیەتی کاندام پەرلەمانێک دەڵێ باکیانەکە هەڵبۆشێتەوە 200 کەس کۆمنتی بۆ دەنووسێ دەڵێ دەستخۆش ئەمەوا دەکات تۆ لاواز دەرکەوی لە چاوی خەڵکی دیکەدا لە چاوی دەوڵەتی ناوەندیدا لە چاوی پشگیری نێودەوڵەتیدا و ئەیانە دەرەکیەکان بەڵام کاتێک 4 ملیۆن بەرگری لە قەزیەک دەکەن هەموو حیزبەکان بەیەکەوە بەرگری لە قەزیەک دەکەن من ناڵم تۆ دەوڵەت بەدەستدێنی بەلانی کەم لە چاوی دەوڵەتی مرکزیدا تۆ بەهێز و مەترسیدار و کاریگەر دەردەکەوی کە ئەوەی کە ئێستا ئێمە کێشەمان هەیە ئێمە لە خاکمان لەدەست دەچێتن شارمان لەدەست دەچێتن بەڵام لەبەر ململانەی سیاسی پاسایی بۆ دەهێنرێتەوە بهێنە پێش چاوت ئەگەر ئێمە لە دوای ڕفراندۆمە قەیرانی شەرعیەتمان نەبوایە هەموو خەڵک بێکەوە وەکو یەک بیری بکرد بەوە ئێمە ئێستا لە کوێی پرۆسەکەدا بوو بۆیە من بە تایبەتەوە بابەتم هەڵبژار چونکە ڕۆژانە بەریەکەوتن لە بەریەکەوتنم لەگەڵ دیبلۆماتە دەرەکیەکانە ڕوبەڕووی دەبینەوە ئەوی شەوەیە کە بە شارەوە نیە بەڕاستی یعنی شتێکی زۆر گرنگە ئێمە واقعیانە بیر بکەینەوە دەست لەسەر کێشەکان بە ڕازگۆیانە و بە ڕاشکاوانە دابنێن لە کوردستانە کێشەی ڕەوایەتی یەکجار گەورەمان هەیە ئەو کێشەیەش پەیوەندی بە 1 ساڵ و 2 ساڵی حکومرانەتیەوە نییە بەڵکو بەشێکە لەو پرۆسەی حکومرانەتەی کە چەندین ساڵە گەشەی کردووە تا ئێستا هاتووە بۆی چارەسەری بکەین یەکەم کار کە بێ دەبێ بیکەنەویشەوەی دەبێت دانی پێدا بنێن کە ئەو کێشەیەمان هەیە دەبێت دان بۆ دابنێن کە کێشەیەکمان هەیە بە ناوی کێشەی ڕەوایەتی بۆشی چارەسەری بکەین دەبێت دەستنیشانی کێشەکە بکەین دواتر چارەسەرکردەکانی یەک بەپێی کۆنتەکستی بەپێی سیاقی هەرێمی کوردستان دایبڕێشینەوە تا ئەنی زۆر بە سادەیی ئەگەر بەڕێزەکان بۆی دەرفەتی گفتوگۆ دروست بکەین دەوڵەتێکی دووبارەی دەکەمەوە دەوڵەتێکی ئەمری واقع کیانێکی کوردستان بە نمونە بۆی بمێنێتەوە لە ئایندا وەکو کیان پێویستی بە شەرعیەتی ناوخۆیی هەیە یعنی بۆی ئێمە بمێنینەوە دەبێت شەرعیەتی ناوخۆیی مسۆگەر بکەین و هەر کاتێک شەرعیەتی ناوخۆییمان مسۆگەر نەکرد لاواز بووین ئەوە تەنیا مەسەلە کاتە هەر ڕۆژێک دەوڵەتی مرکزی دێ شارۆچکەیەک لێ دەگرێتن دەوڵەتی هەرێمایەتی دێ چەندین گوند و شاری دیکە لێ دەگرێت هێدی دیکەیانەکەت لاواز دەکەن و ناتوانانی پشتگیری نەودەوڵەتیش بەدەستبێنی بەڵام ئەو کاتێک کە تۆ شەرعیەتت هەیە کە تۆ ڕەوایەتیت هەیە کە خەڵک و دەسەڵات متمانەیان لەگەڵ یەکدیدا هەیە گرێبەستیان لەگەڵ یەکدیدا هەیە باوەڕ بێ پشتگیری نێودەوڵەتی بۆ خۆی دروست دەبێت بەڵام پشتگیری نێودەوڵەتی لەسەر لە بۆشاییدا دروست نابێت پشتگیری نێودەوڵەتی ئەو کاتە دروست دەبێت کە ئێمە لە ناوخۆی خۆمانە بەڕاستیش بۆ ئەمە کێشەیەکی یەکجار گەورەیە بە بڕیارێک و بە دوو بڕیار چارەسەر نابێت زۆر ڕاستە بەڵێ با دەرفەت هەڵبەت ئەم سەمارایزی جەنابەت دەرئەنجام هەروە ئێمە لە
کێشەمان هەیە لە ئاسایشی سیاسی، لە ئاسایشی ئابووری، لە ئاسایشی سیاسەتی دەرەوە، لە ئاسایشی کۆمەڵاتی، ئیتر تا دێوە لەسەر بەدەگەکانی بوون لە ئاسایشی یاسایی، ئاسایشی تەندروستی و تا ئاخری. با دەرفەت بە میوانمان بدن. ئاراس مەسیحی فەرموو جەنابەت ئەگەر کۆمنتت هەبێ. دوو پرسیاری زۆر گرنگ کراون ئەوەندەیە من لە چاتەکەدا. بەڵێ ئێستا ئاراس مەسیحی وەرگرن. مامۆستا ئاراس مەسیحی فەرموو. ئەم کاتتان باش؟ زۆر سوپاس بۆ دکتۆرجیان بۆم ئەزیەتت کێشا ئەوەکان بۆ ڕوونکردنەوەکانت دەستەکانت خۆش بیتن. زۆر سوپاس بۆ کاک سامانیش بۆم داواتکردنا. من یەک دووسێ تێبینیم لا دروست بوو. یەک لە تێبینیەکان ئەوە بوو مەسەلەن تۆوتت دەوڵەتی لەسەر ئەساسی یان لەسەر بنەمای ئەو تیۆریەی ئەم کاسبەرس کە کوردستان نیمچە دەوڵەتە یان دەوڵەتێکی دێفاکتۆیە. خۆی لە ڕاستیدا تیۆری زۆرە، منیش خۆم علم سیاسی خوێندووە. تیۆری زۆرە و بە نوع تیۆری تر تعریفی ئەو شوێنانە دەکرێتن کە بە شێوەیەک لە شێوەکان لە دەوڵەتی مەرکەزی دابڕاون. بەڵام ئەوەی لە کۆتاییدا یەکلای دەکاتەوە تیۆری سیاسی نییە، یعنی کابرایەک یان زانستخواز یان یەک لە پسپۆڕەکان چی وتووە. ئەخیرەکە یەک ئەوەی منزومەی دەولیە، ینی سیستەمی نێودەوڵەتیە کە ئایا دەوڵەتەکان ئەطراف بە دەوڵەتێک دەکەن یان نایکەن. تیۆری یەکلایی ناکاتەوە یان چ تیۆریەک نووسراوە، بەڵکو ئەوەش خۆ دەزانی پەیوەندی بە بەرژەوەندیەکانوێ، بەرژەوەندی ناوچەوی ئەقلیمی و ئیتر دووەلیەکانەوە هەیە. ئەوە یەک ینی بیستم ئەوە ڕوونکەمەوە، ینی تیۆری حەزەکەی 20 تیۆریش هەبیتن، 100 تیۆریش هەبیتن، ئیتر کوردستان هەر بەشەکە لە عێراق و ئەو قەوارە دەستوریەی هەیەکە هەیەتی ئێستاکە لە دەستوری عێراقەوە ئەو ئەطرافی پێکراوە و دەوڵەتانیش وەک خۆش وتت بە تایبەتی یەکێتی ئەوروپا و ئەمریکا هەر لەسەر ئەساسی ئەمەش سکۆت لەگەر حکوومەتی هەرێمی کوردستانەکەن وەکو بەشێک لە عێراق، هەرێمێکی بەشێک لە عێراق و نانەوێ زیاتر بیتن لەوە زیاتر بیتن. ئەو تێبینی ویستم بڵێم. یەک پرسیار ئەوەی تریشم پرسیارێکم لا دروست بوو. تۆوتت بۆ مانەوەی کوردستان وەکو ئێستا دەبیت هەمیشە عێراق یان دەوڵەتی مەرکەزی زەعیف بیتن جگە لە پشتگیری نێودەوڵەتی کە هەردووشی ڕاستە. بەڵام پرسیارەکە لۆ من لێرە ئەوەیە، یعنی کە عێراق کوردستانێک یان ئەو قەواری ئێستا هەیە ئەوە بمێنێتەوە لە حسابی بێهێزبوونی ناوەند تا چەند لە کۆتاییدا تا چەند لە خزمەتی خەڵکە. چونکە تۆ ئەگەر بەشێک بی لە عێراق هەر بەشێک بی لە عێراق و ینی وەکو دەرێ قەدەرەکەمان وایە بەهاوی چەندانەوە کە ئێستا بەشێک بین لە عێراق پێشومە لە ساڵانی داهاتوو 10 ساڵی داهاتووش شتێکی وای ناگۆڕێتن. باشتر نییە لە ئێستاوە حکوومەتی هەرێم ڕووی بکاتە بەغدا واز لە پشتگیری دەرەکی پشتگیری دەرەکی لە پشتگیری دەرەکی شوەگریتن بێگومان بۆ پشتگیری دێریەکەوە بەرامبەر بە عێراق بکرێتەوە و هەوڵ بداتن ناوەندێک بەهێز بکاتەوە کە خۆشی تیایدا بەهێز بێتن. چونکە تۆ تا چەند مەسەلەن ساڵێکی تر 2 ساڵی تر 10 ساڵی تر هەر بتەوێت لەسەر ئەوەی ئەمنی چە دەوڵەتە پەرە پێ بدەی ئێستا تەواو بکاک سامان هەرەوە درێژەی پێ نادەم. بۆی لەبیرم نەچێ بەڕاستی کۆمەڵێک بابەتی زۆر گرنگت باس کرد کە یەکەمیان هەر بۆ ڕوونکردنەوەی تیۆر بەڕاستی بۆ شیکردنەوەیە، بۆ گۆڕانکاری نییە، بەڵکو بۆ شیکردنەوەی ڕووداوەکان و تێگەیشتنە لە دنیای سیاسەتە. باس لەوە کرد کە زۆر ڕاستە کە وڵاتانیش لەگەڵ کوردستانە مامەڵە دەکەن دانی پێدا نانێن، بەڵکو بەشێک لە عێراقیدا دەنێن. بۆیە چەمکێک پەیدا بۆ لە ماوەی 10 ساڵی چەند ساڵی ڕابردوودا کە من توێژینەوەیەکی تایبەتم لەسەری کردووە دەتوانین لە ڕێگەی کاکسامانەوە بۆی بنێرم چەمکەکە پێدەگوترێ engagement without recognition، یعنی تۆ دانی مامەڵەی لەگەڵدا دەکەی بەڵام بەبێ ئەوەی دانی پێدا بنێ، مامەڵەی لەگەڵ ئەو کشتیانەدا دەکەی وەکو هەر بەشێک بێ لەو دەوڵەتەیان جۆرێک لەسەر بەخۆی بەدەست بێنن، بەڵام بەبێ ئەوەی کە بچێتە پرۆسەی دان پێدانانەوە. بێگومان ئێمە ناتوانین تا هەتایە لەسەر ئەو گریمانەیە بوەستین کە دەوڵەتی ناوەندی دەبێ بەهێز بمێنێتەوە بۆ ئەوەی ئەو کیانە بمێنێتەوە، چونکە ئەمە نادڵنیایەکی زۆرت پێدەداتێت. تۆ نازانین تا چەندی دیکە ئەو دەوڵەتە مرکزیە بەلاوازی دەمێنێتەوە. کێشەی ئمە لە پێناسەکردنی دەوڵەتی بەهێزی مرکزیدایە. تۆ ئەگەر دەوڵەتێکی دیموکراسی شەفافی فراوانی ینی ڕەوات هەبێ لە مەرکەزدا تۆ کێشە لەگەڵدا ئەوەدا هیچ نابێتن، بەڵکو دێمافەکانی خۆتی تیادا بەدەست دێنی. بەڵام کێشەی ئێمە لەگەڵ دەوڵەتێکی مرکزیدایە کە
گریمانە ناکری ئەم پێشبینی ناکرێت کە ببێتە دەوڵەتێکی ڕەوای دیموکراسی کە کێشەکانی تێدا چارەسەر بکاتن. بۆیە لەو جۆرە بارودۆخەدا بەپێی ئەزمموی وڵاتان تۆ هەموو ئەو کیانانە کە دەهێنیتەوە پێش چاوت کە بۆ پرۆسێدا تێپەڕێون کە تا ئێستا شتیادان لاوازبوونی دەوڵەتە مەرکەزیەکان ڕێگەی خۆش کردەوە بۆ مانەوەیان و هەر کاتێک کە دەوڵەتە مەرکەزیەکان بەهێز بوونا کە ئێستا من دەرفەت نییە باس لەو نمونانە بکەین کە ئەو کیانانە چ بە زۆر بێ یا بە ئاشتیانە بێتن چونەتە پاڵ ئەو دەوڵەتە مەرکەزیەدا. ئەوە خاڵێکی زۆر زۆر گرینگە ئاماژەی پێ بدەین. تەمان کە من باسی دەوڵەتی ئەمریوەقە دەکەم باس لە هەرێمی کوردستان ناکەم وەکو هەرێمێکی فیدرالی، چونکە کوردستان لە مەیداندا بەڕاستی زیاتر لە هەرێمێکی فیدرالی مامەڵی کردووە. بۆ نمونە پێشمەرگەی نردووە بۆ ڕۆژاوای کوردستانە بێنە پێش چاو تۆ ئەگەر هەرێمێکی فیدرالی بی چۆن دەتوانی بەبێ پشگیری ینی بەبێ ڕەزامەندی حکوومەتی ناوەندی هێز بنێریتە خاکێکی دیکە ینی سنوورێکی دیکە کە ئیشکتە بکە اینجام قسەم لەسەر مەسلەی نەوت و گاز و کۆنتترۆلی سنوور نییە. بۆ نمونە حکوومەتی عراقی هیچ دەسەڵاتێکی بەسەر سنوورەکانی کوردستاندا نییە. کەواتە تۆ لە مەیداندا هەرێمێکی فیدرالی بەڵکو زیاتر لە هەرێمێکی فیدرالی کەمتر لە دەوڵەتێکی دانپێدان راوی ینی لە نێوانی هەرێمێک و نێوانێکی دەوڵەتێکی دانپێراوە. بەڵام بێگومان ململانەی نێوان دەوڵەتێکی ئەمریواقع یا هەرێمێک لەگەڵ دەوڵەتی مرکزی پێگومان لەسەر ئەساسی خەڵک دەبێتن، لەسەر ئەساسی خۆشگوزەرانی خەڵک دەبێتن، چونکە ئەو ململانەیە پێویستی بە خەرجیە پێویستی دەبێتەوەی ئەوەی کە تەرکیزی دەسەڵاتداران لەوەی کە لەسەر خزمەت گوژاری و حکمڕانەتی بێتن بگوازرێتەوە بۆ ململانەیەکانە. بۆ نمونە سەیری هەموو کیانانە بکەین کە ڕێژەی سوپایان چەندە، یعنی بێنە پێش چاوت کە هەرێم هەیە 9 ملیۆنە بەڵام 120 با بڵێن دانیشتوانەکەی لە سەربازیدا بەسەردا با بڵێن خەرجەکان و پێداویستەکان بەوە دەڕاتن. بۆیە بێگومان لە مەیدانی لە مەودای درێژدا لە بەرژەوەندی خەڵکدا نابێ و ململانەیە کە هەیە. من قسم لەسەر خاڵێکی زۆڕوونە. ئێمە پشگیری نێودەوڵەتیشمان هەبێتن، دەوڵەتی مرکزیش لاواز بێتن، ئێمە شەرعیەتی ناوخۆیمان کێشەمان هەبێتن، ناتوانین زەمانەتی بەردەوامەتی خۆمان وەکو کیانێک. ئەوە ئەرگومنت و گفتگۆی منە. بەڵێ پێش دەرفەت مامۆستا کاروان بدن یەک دوو پرسیاری بۆمان هاتووە لە مامۆستا وەلی تاڵەبانی ئەڵێتن ئەوکو پرسیارێکی زۆر جوهن کردیە ئەڵێتن ئەو میلیشیا چۆن یارمەتی ئەدن لە ئەگەر میلیشیا بن دەروەی لە بازنەی دەوڵەت بن یان حکوومەت بن چۆن ڕێگە ئەدن بۆ ئەوەی پاراستنی ئاسایشی دەرەکی ئەوە خۆ دیارە پرسیارەکە ئەوەی مامۆستا تەوفیق حامدیش هەروایە ئەڵێتن مەسەلەی حزبیکردن و هەڵسەنگاندنی دەم و دەستگا و شەرعیەتی هەرێم بەرامبەر بە بەغدا و دەراوە و لە شوێنی تر باس لە جێکردن ئاین لە دەوڵەت ئیتر ئێمەش لە ڕووی بڵین لە ئەدای ئەجندای کۆمەڵگەی ئێمە خۆمەکسێکی پێوە دیارە حزبەکان ئیتر ڕێرەوی دەسەڵات کۆمەڵگای ئێمە خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم دوو پرسیارە بە کورتی دوای دەرفەت بە مامۆستا ئەوەی بۆ لام هاتووە کاروان ئەدن و دواتر مامۆستا شێرکەن. ئێمە لە زانستە سیاسیەکان و پەیوەندە نێودەوڵەتیەکان دایمەن کە دێین پێناسەی دەسەڵات دەکەین پێناسەیەکی ماکسبی وەروەردەگرین کە دەڵێت دەسەڵات بریتە لە بوونی مۆنۆپۆلیەک یعنی بوونی کۆنتترۆلێک بەسەر هێزی چەکداریدا. کەواتە کاتێک دەسەڵات کۆنتترۆلی بەسەر هێزی چەکداریدا لاواز دەبێت یا سنووردار دەبێت کەواتە دەسەڵات بوونەکەی لاوازی و کەموکڕی زۆری تێدا هەیە. ئێمە و کێشەیەمان لە کوردستان هەیە بە فۆرمی جیاواز، ئەو کێشەیەمان لە ناوچەکانی دیکەی عراقیشدا هەیە. ئەمە لە کوردستان هێزێکی نیشتیمانیمان نییە بۆ مانایی کە هێزەکانی پێشمەرگە لەژێر کۆنتترۆلی دامەزراوەیەکی حکومی نیشتیمانیدا نینە. ئەمەش بە درێژایی مێژوو جگەلەوەی کە شەڕی ناوخۆیان بۆ کوردستان هێناوە شەڕی براکوژیان هێناوە یعنی بەر لەوەی کە بەشدار بم لەو زوم میتینگە پانێڵێکی دیکە هەبوو لە کەسێکی وەکو دەیڤید پۆڵک کە کەسێکی بەناوبانگە لە ئەمریکا لەسەر کورد دەنووسێتن ینی بە زۆر بەڕوونی ئاشکرایی گوتی کە پارتیوێکی ناتوانانی بەرگری لە کەرکوت بکەن چۆن دەتوانانی داوای ئەوە پێکی ئەمریکا یارمەتیت بدات.
بۆیە ئێمە و کێشەیەمان لە کوردستان هەیە، کێشەکانی دیکەشمان لە منطقەکانی دیکەی عراقیشدا هەیە. من ڕابتی دەکەمەوە، من هیوایەوە ناخوازم کە دەوڵەتی عراقی دەبێ بەردەوام لاواز بێ کێشەی هەبێتن، بەڵام بوونی ئەو کێشانە لە بەشەکانی دیکەی عراق بە جۆرێک لە جۆرەکان بۆتە هۆی ئەوەی کە کیانەکە بەردەوامتر بێتن، چونکە ئەمان خۆیان کۆنتترۆلیان بەسەر هێزی چەکداری و بەکارهێنانی تونوتیژیدا نییە، بۆیە ناشتوانن داوای ئەوە بکەن کە کۆنتترۆلیشان بەسەر هەرێمی کوردستانیشدا هەبێتن. بەڵام تا ئەو کاتێک کە هاوڕاتم لەگەڵەوەی کە کۆنتترۆلی نیشتیمانیانە و دامەزراوانە بەسەر هێزی چەکداری یەکێکە لە خەسڵەتە سەرەکیەکانی دەسەڵات. خاڵێکی دیکە پرسیارێکی دیکە باسکەوە، ئێمە کێشەیەکی زۆر زۆر گەورەمان هەیە لە نێوان حکوومەت و لە نێوان حیزبدا. حیزب زۆر بەقوڵی ینی چۆتە ناو ڕۆچەتە ناو حکوومەتە بە ئاسانی لێک جیا ناکرێتەوە، ینی زۆر بە زەحمەت دەتوانی بە حیزب و حکوومەت لێک جیا بکرێتەوە. ئەمە کێشەیەکی دیکەمان بۆ دروست دەکە هێز و دەسەڵات چییە؟ بەڕێزان دەسەڵات بریتە لەوەی کە تۆ ڕەزامەندیت هەیە لە ئەنجامدانی شتێک، ینی بۆ نمونە من ئەو قەڵەم لەو شوێنە دەبم ئەو شوێنێکی دیکە، بەڵام ڕەزامەندی تۆم هەیە، ڕەزامەندی خەڵکم هەیە، ڕەزامەندی ئەو لایەنم هەیە کە ئیشی لەگەڵدا دەکەم. ئەمە کە مەبەست لی دامەزراوەکانی حکوومەتە کە بۆ نمونە وەزارەتێک کارێک ئەنجام دەداتن، چونکە ئەو ڕەزامەندی پێدراوە، ئەو شەرعیەتە و ئەو ڕەوایەتی پێداە، بۆیە پێدەڵێنێ دەسەڵات. بەڵام هێز جیاوازی هێز لەگەڵ دەسەڵات لەوەدایە کە هەمان کاری دەسەڵات دەکاتن، بەڵام بەبێ ڕەزامەندی تۆ هەبێتن. ئەم قەلەمەت لەو شوێنە دەباتە بۆ شوێنەکەی دیکە بەبێ ئەوەی کە ڕەزامەندی خەڵکی بەدەستداێنە. کێشەی ئێمە لە کوردستانە ئەوەیە بەشی ئێمە دەسەڵاتمان کە مەبەستم لێ دامەزراوەکانی حکوومەتە هێزیان کەمە، بەشێکی زۆری هێز لە دەرەوەی دامەزراوەکانی حکوومەتە، یعنی لە دەروی حکوومەت و لە دەروی حکوومەتدا بەڕێوە دەچێتن. کە دەوڵەت سازی پێتێ لەوەی کە هەموو ئەو هێزانە ئەو هێزە ئێمە چەمکێکمان هەیە پێدرێن هایبرید پۆلیتیکال گڤەرنەنس، یعنی تۆ لە حکمرانەتیدا حکمرانەتێکی ڕسمیت هەیە، حکمرانەتێکی ناڕسمیشت هەیە. تا چەند ئەم ئەکتەرە ناڕسمیانەی کە بۆ نمونە لە حکوومەت دانین بەڵام دەسەڵاتیان هەیە، هێزیان هەیە، دەبێ ئەمە هێزی هەموو ئەو هێژانەی کە لە دەرەوەی دەوڵەتن لە دەروی حکوومەتن بێنینەوە ناو دامەزراوەکانی حکوومەت. تا ئەو کاتە ئەمە نەکەین دەوڵەت سازی سەرکەوتوو نابێت و بەردەوام نابێت. پرسیارێک بە ئینگلیزی وردە وردە و پرسیارەکە ببینە. ئێمە دەرفەت بە مامۆستا کاروان ئەبن ئێستا کۆمنت بڵێ دوای بە مامۆستا سەروات و دوای هاوڕێ ئەحمەد و کاردۆ خەنسی. فەرموون مامۆستا کاروان مستەفا فەرموو. زۆر سپاس، دەنگم دێت، دەنگم باش دێت. باس دکتۆر کامەران، ڕاستی من حەزم لێ بوولەوە دەست پێ بکەم جەنابەت تیشکی زۆر خستە سەر بابڵین ناکۆچیەکانی ناوخۆ، باڵین بابەتی گەندەڵی و ناشەفافێت لە حکومڕانیدا ئەوەی پێدەڵێن حکومە ڕەشید لە کوردستان هەیە. ئەمە دەتوانین بڵێن ئەو بابەتە لە هەموو دەوڵەتەکانی دەورە پشتمان هەیە. مۆقعی جغرافی ئێمە لە شەرق الئەوسەط یعنی بێبەری نییە لەو کەم و کوڕیانێکە لە وڵاتانی دەورا پشتیشدا هەیە و هەرێمی کوردستانیش بتێونەتێ و متەئەسیرە بۆ جەوەیکە هەیە. ئەمە زیاتر دەتوانم بڵێم بۆ 3-4 فاکتەری تری دەگەڕێنمەوە کە لەکوێوە ئێمە وەکو هەرێمی کوردستان هەڵەی سیاسیمان کریان ئەو کاتێک کە دەرفەتی باشمان لە پێش بوو نەمانتوانی استغلالی بکەین. من دەتوانم ئاوای بۆ بچم ئەگەر باسی دیفاکتۆی هەرێمی کوردستان بکەین. بێگومان لە بابەتی ڕەوایەتیشدا ینی خەڵکی کوردستان هەرچەندە جیاواز بن، بیر و ڕای جیاوازیان هەبی ناکۆک بن، بەڵام لە ڕیفراندۆمدا لە کێشە نیشتیمانیەکان و لە پرسە نیشتیمانیەکان ینی خەڵکی کوردستان یەکدەنگ بووە و یەک هەڵوێستیش وە بوون و منش لە ڕیفراندۆم یعنی سەتانەوەتی زیاتری خەڵکی کوردستان دەنگی بە بربەخۆی کوردستاندا و بە بڵێدا. بەڵام من دەتوانم بۆ ئەوی بگەڕێمەوە ئێمە لە 2003 لە 2003ەوە
هەرێمی کوردستان خۆی بە فاکتەری سەقامگیری لە عێراق نیشاندا کە ئەوە هەڵەیەکی بەڕای من زۆر زۆر گەورە بوو ئەو کاتەی دەرفەتێکی زۆر گەورەترمان لە پێش بوو چونکە با بڵێن هێزە نیشتیمانی ڕاستەقینەکان ئەو کاتە لە عێراق بوون ئەو هێزانەی کە ئێستا لەلایەن ئێران لەلایەن وڵاتانی ترەوە پشتیوان لێ دەکرێن بوونیان نەبوو لە عێراق ئەو هێزان نەبوو لەو کاتیەوە ئێمە خۆمان بە تاکە هێزی منەظەم بووین کە چووینە بەغدا و بووینە هۆی ئەوەی کە عێراقێکی یەکگرتوو هەبیتن کە ئەو کاتە با بڵێن ئامانجی سەرەکی ئەمریکا بوو یان ئەمریکا یەک لەو ئامانجانی کە لە داگیرکردنی عێراق دەتوانین بڵێن یان لە ڕزگارکردنی عێراقی بوو کە ئەوە عێراق بە یەک پارچەیی دەمینێتەوە ئێمە ئەو هەڵەیەمان کرد چووینە بەغدا و لەوێش بووینە ئەوەی کە عێراق بەهێز ببێتەوە جارێکتر دوای ئەوە دوای ڕفراندۆم یان با بڵێن لە کاتی ڕفراندۆم چکە من بەڕاستی لێتان ناشمە لە زۆر لەو کۆبناوانە بەشداریم کرد بە حکومی لە پەیوەندەکانی دەرەوە بووم لەگەڵ کۆنسول و لایەن و سەفیر و ئەوانەی کە دەهاتنە لامان لە پێش شەڕی داعشەوە پێش شەڕی داعش دەهاتن گلەی ناشەفافیەت و گەندەڵی و ئەو پرسانی کە لە ڕۆژنامە و لەوانە لە پەرلەمان و لەوانە باز دەکرا لەگەڵتان بەس لە دوای شەڕی داعشەوە سیاسەتەکە گۆڕا بووە سیاسەتی گیریکردنی هەرێمی کوردستان لە ڕووی معنەوی و عەسکەری و بە تایبەتی کە هەرێمی کوردستان دەرگای کردەوە زیاتر لە 1 ملیۆنی ئاوار لەخۆوە بگرێن ناوخۆ دەرەچێ بەڵام لە دوای ڕفراندۆمەوە چی ڕوویدا ئەو کاتێک کە هەژمونی ئێران لە عێراق زۆر بوو ئەو کاتەی بۆ ئەوەی کە بەڵانسی هێز لە ناو عێراقا بمێنێ دەبوایە کورد لە ناو عێراقا بمێنێ یعنی ئەمریکا هەتا ئاخر دەقەش دەیوت کاتی نییە نەیدەوت ئێوە مافتان نیە دەوڵەتان هەبێت ئەیوت کاتەکەیوت کاتی نییە کاتی نیە لەبەرەوەی پێم وابی ئێمە بابرین کیانی هەرێمی کوردستان وەکو کیانێکی میان ڕەوی پشتیوان بۆ ئەمریکاوە پشتیوان بۆ غەرب دەبووە لە ناو عێراق بمێنێتەوە ئەگەر نا عێراق بێجاری دەبووە ئێرانی بۆیە لەو کاتەدا یعنی بەداخەوە دەتوانم بڵێن بەرژەوەندیەکان وا دەیخواست کە هەرێمی کوردستان یعنی لە ناو عێراقا بمێنێتەوە ئینجا دەتوانم بڵێم یعنی بەداخەوە بەرژەوەندیە کانی نێودەوڵەتی دوورن لە عاتیفە وەزاری وایە دوورن لەو ئێمە زۆر بە عاتفی بیر دەکەینەوە حتى سیاسەتشمان زۆر عاتیفە بەڵام ئەوان وا بیر ناکەنەوە ئەوان لەسەر دیفاکتۆ ئەوە بیر دەکەنەوە یەکەم شت تەماشای بەرژەوەندی وڵاتی خۆیان دەکەن ئینجا تۆ بەرژەوەندی وڵاتی خۆیان دەکەن من پێم وابی بۆ ئێمە بۆ دوا ڕۆژمان پێویستە گرنگی بە کەڵتورمان بدەین گرنگی بە زمانمان بدەین گرنگی بە ئابووریمان بدەین ئابووری زۆر زۆر بێزە ئینشاڵڵا لە هەفتەکانی داهاتوودا بابەتێکی زۆر زۆر بابەتێکمان دەبی لەسەر ئەو مەسەلەیە بۆیە من پێم وابی کێشە ناوخۆیەکان زۆر ڕاستە ڕۆلیان هەیە بەڵام دەتوانم بڵێم کە ینی بەرژەوەندی ئەو بەرژەوەندیانەی کە وایان کرد هەرێمی کوردستان ئەو هێزەی نەمینێتن کە داوای ڕەوایەتی کە مافی سەربەخۆبوونەوە گیانێکی سەربەخۆەوەکە ینی زۆر گەورەتر بوون کە لەو کێشانێک کە هەیە وە کێشە هەر دەمینێ لە ناهەموو دەوڵەتێکی مستەقل و نامستەقل ئەوەی لای ڕاستە تۆزێک زۆرە مبالغەی تێدایە بە جێگای ینی بەڕاستی ئەوەیە کە خەڵکی ناخۆمان پێی ناخۆش بێ بەڵام ڕای من کێشە سەرەکان ئەو بوو کە من باسم کرد زۆر سوپاس دەکەم کیس دکتۆر کامیران عەفوم کە بەس بە یارمەتی بێت کە هاوڕێ و سەروەت کومنتیان هەداوا دەکەم هەرێکی لە دەقەیەک و نیو باشە دوای کۆتایی بە بەرنامەکە دەینن ئەو پرسیارانەی کە هەن کە بۆ هاتوون لە چات ئەڵێنەوە فەرموو کاک هاوڕێ ئەگەر جەنابەت کومنت هەبێت مامۆستا هاوڕێ دەبێ ئەنویتی بکە ڕەنگە نەیکرد دەبێ مامۆستا هاوڕێ ڕەنگە لە خەتش نەماوە وەڵام نازانم مامۆستا سەروەت فەرموو سەروەت بەهار ێوارەتان باش دکتۆر گیان بەخێر بێ سوپاس بۆمان دوور بوونێت بە کۆمنتێک بابەتەکە دەوڵەمەند دەکەم و دواتریش پرسیارێک نێ بەڕاستی
ئەوەی کە ئێمە هەتاوەکو ئێستا کیانێکی لە ئێستادا بێهێزین و نەبووینەتە دەوڵەت من وای بۆ دەچم دوو کێشەیە بەڕاستی کێشەیەکیان ئەوەیە مەسعود محەممەد لە ساڵی 99 دەڵێ ئێمە جوگرافیەکەمان لە خۆمان پیاوترە یعنی ئەمە بازی جوگرافیەکەمان دەدەین مەسەرەن ئەو وڵاتانە چاویان لەسەرە یان بەرژەوەندێکی خۆیان هەیە نەگی ئێمە ئەوەش کە بۆردەرمانیە و ئاڵمانیا ئەوی شێشەیەشی دیکەیە بەڕاستی خاڵی دووەم ئەوەیە بەڕاستی ئەویش کە بەشە زۆرەکەیتی ئەوەیە تاچی کورد حاضر نییە بۆ دەوڵەت یعنی ئەوەندەی خەریکی شتی زاهیرە خەریکی شتە باتینی و ئەساسیەکان نییە چەند ڕۆژێک پێش ئێستا کۆمەڵێک دەروێش سنووریان بەزان باشە هەموو خەڵک پیشیان پێ دەکرد بەڵام ئێمە تەنانەت خۆشەویستی ئەو دەروێشانەمان بۆ شێخەکەیان نییە کە سنوور و منوریان هەموو پساندێ پەڕینەوە هیچ کێشەشیان نەبوو ئێمە ئەو خۆشەویستیەمان نییە بۆ دەوڵەت بۆیە نابینە دەوڵەت هەر لەسەر ئەو نقطەیە جوو بە نمونە هەتا کۆتایی چلەکان جیهان هیچ نەما پێیان نەکا وەکو خۆی ئەو هەدا بەشی دەکردن بەسەر هەموو دنیای بەڵام ئەوان چووکە یەکن چەندین حیزبیان هەیە لە پرسە نیشتیمانیەکان و لە شتە ئەساسیەکان زمانی جیاوازیان تێدایە دەبنە یەک دەست خۆیان پاراستۆ نمونێکی زۆر جوانیشان پێشکەش کرد ئەوە خاڵێکی دیکەیە ئەمن بۆی دەجێڕمەوە تاچی کورد حاضر نییە مێژووی خۆی ناخوێنێتەوە ئەوەندەی لەسەر زاهیر سەکان دەکا ئەوەندە ناچێتە سەربات سەیری کا دکتۆر ئەوەندەی ئەو کەسانەی مەرغوبن لێرە ئێستا ئەوانەی مەسەلەن بە دڵی خەڵق قسە دەکەن نەک لە مەسلحەتی خەڵق قسە دەکەن ئەو زۆر جیاوازە ئەتو کەسێک لە مەسلحەتی تو قسە بکەیان بە دڵی تو قسە بکە هەمومان دەتوانین قسەی عاتفی بە دڵی خەڵق قسە بکەین یەک پرسیاریش ئەوەیە بە کورتیە باش ئێستا لێرە و لەوێ لە سوۆسیال میدیا دەخوێنمەوە دکتۆر پرسێک هەیە بە ناوی ئەوەی کە کوردستان ببێتە کۆنفیدرالی لەگە عێراق ئەگەر پێم بڵێ ڕەئی زەنابەت چییە بە باشە بە خراپە لەسەر شکر عفوم کە دکتۆر بەس بە زانە شکر فەرموو کۆمنتت هەبێ لە دەقایەک گیان فەرموو سلام کاتتان باش بەڵێ فەرموو زۆر سپاس کاک سامان سپاس بۆ دکتۆر کامران طبعا ئەمێ لە ماوەی دقیق کەمتر ئەم کۆمنتمێ یارێک مێ دکتۆر پرسیاری ڕاستەو خۆم بۆ کاک دکتۆر کامرانی ئایا ناوچە بابرین کێشە لەسەرەکان ئایندەیە نەگاتە چوە گەر بتوان دوای کۆمنتێکمان بداتێ سوپاسیەکەین لامان کاتە نقطێکی زۆر جوانیە بۆەوەی ئێمە پێش بکەین بچین با بڵین باسی دەوڵەتی ئەقلیمی بکەین یا خودەوان ئیفتیقارەکەن بۆی کە سەپۆرتی ئێمە بکەن ئەوان دیفاع لە ئەمنی قەومی خۆیانەکەن بووی بە هەر شێوەیەک بێ بتوانن حدودی خۆیان و ناو خۆیان پارێزن ئێمە چۆن وا بتوانین خەڵکێکمانێ لە ئاستی بابلین دیبلۆماتە لە بەغا دانیشتۆ بە هەموو شوێ کۆمنت و ئەم کوردستان نەمینێ ئەمە زۆر خەتەرناکە گەورەترین شتەوەی ئێمە لەوەی تریش کۆمنتمدا نەفسی ڕوئیام هەبوو ئێمە زۆرەوە بین قسێ جوانی کرد ئێمە لە سوۆشیال میدیا کۆمنتێکەکەن 3000 نەفر بام حکوومەتە نەمینێ لەسەر 400,000 لەسەر کۆمەڵێ بابەتی چۆن بتوانین ئەو شتانە یەک دەستکەین یەک ڕنگ بکەین ئێمە هەمومان ماشەڵا یەک نقطەیەکی مشتەرەکمانێ ئەومان خۆمان بە نوخبێکی ئەکادیمی داناوە خزمەتی وڵاتەکەمان بکەین بەس بەڵام چۆن بینینە سەر سکە ئەمە هەم بە سەرۆکایەتی هەرێم ناکرێ ئەم بە حزبە کوردستانەکان ناکرێ بە هێزی پێشمەرگە ناکرێ ئەمە بە خەڵکی مەدەنیە کرێت بتوانێت لە ڕووی سوۆشیال میدیا لە ڕووی جەنابتانەوە بحوت بکات تەمەرات بکات ئەمە زۆر گرنگام چەناڵات بەکاربێنین بۆی چیتر قەنەعەت بۆ خەڵکە بێنین ئەم دەوڵەتە نەبوو پارتیە نەبوو یەکێتی ئەمە زۆر تۆخۆ بۆ لای خەڵک بۆ خەڵکی کوردستانە بۆ ئایندەی کوردستانە بگاتە پرۆسپەراتی بگاتە ئەوەستەم بۆ نمونە دکتۆر باسیەوەی کرد کە چۆن کوردەکان کەرکووکیان پاراستایلان داوای دامیان لە ئەمریکا نەکرد پێم وانە کوردە تا توانی ڕادەیەک توانی بۆ کەرکووکیشکا بەڵام لایانی تریش ئەمریکا و خۆی باڵێن مەساڵحی وا بوو پشتی لە کوردوش وەک خۆت وتت ئێمە یعنی من باڵێن هێزی خۆمان بەکەم نازانم ئێمە لە ڕاست هێزی نێودەوڵەتی لە ڕاستی ئەنقەرە لە ڕاستی بەغدا لە ڕاستی تاران قوتمان ئەوە نییە من ئەمیوارێ برادەیەکی خۆم پرسیارێکم لێ کرد سەبارەت بەم هێزە تازەی ئێرە کە گەشتنەوە لای کەلار و کوفری وتم پرسیارێکم وتی فەرمووتم ئایا ئەو هێزە چییە وتی کاکە ئێمە وەڵڵی 60 جوندین بابلین یاخود هێزێکین پێگاتوینە لە 600 کەس داوام ناکەوتی ئێمە هەمەرەکانمان پاتری ئیش ناکات ئەوانی وەری
فيما خوفك اللي بس ان شاء الله بس بالله جان فهمك جان زوس بس تو كاميران هوليدا ولامي اوان ديسان محمد صالح درچوی خوندنی دلوتی کان پسیارێکی زێری کردیە دوای کاک بریسک پسیار هەیە لە هەر لەوەی ئیتر کاک کۆڤان پسیار هەیە ئەگەر پێش چاوت بکەوت 6 دقەمان هەیە بۆ ئەوەی کۆمنت بڵێ کۆتا بە هەموو شت بینی بەڵێ فەرموو من دەستخۆشتانە دەکەم لەو پرسیارانە بەڵام یەک دوو ڕوونکردنەوە باسەکەی من لەسەرەوە نییە کورد چۆن دەبێتە دەوڵات چکە ئەمە باسێکی دیکەیە باسی من لەسەرەوە بوو ئایندەی کیانە نادەوڵەتیەکان چۆن دەکرێت بمێنێتەوە من یەک تێبینی لەسەر دەستخۆش کاروان ڕاستی کێشەی حکومڕانەتی لە هەموو شوێنەکەیە ئەمە ئاستە تەنانەت لە ئەمریکا کێشە هەیە تەنانەت لە هۆڵەنداش کێشە هەیە بەڵام بە تێکڕای توێژەران و سکۆلارەکان کۆکرد لەسەرەوەی بۆ ئەو کیانانەی کە دەوڵەت نینە شەرعیەت و ڕەوایەتی کە بەشێکی خۆی لە حکومڕانەتی دەبێنێتەوە بە هەموو ئەو باسانەی مەسلەی یا سەروەری یاسا و شەفافیەت و هەتا ئاخیری مەسلەیەکی وجودیە یعنی بۆ نمونە عێراق وەکو دەوڵەت دەمێنێتەوە ئەگەر گەندەڵیش بێت ئەگەر خراپیش بێت هەر وەکو دەوڵەت دەمێنێتەوە سووریا ئەم سووریایی کە خەڵکی سەدان شوێنی دنیا تیایدا شەڕی دەکرد وەکو دەوڵەت وەکو جوگرافیا وەکو خاک دەمێنێتەوە بەڵام بۆ ئەو کیانانەی کە دەوڵەت نینە بەردەوام بۆ ئەوەی کە سەرنجی نێودەوڵەتی بۆ خۆیان ڕابکێشن من توێژینەوەیەکم هەیە لەسەر استراتیژیەتی بەدەستهێنانی سەرنجی نێودەوڵەتی دایما ئەمە پێویستە لە ئاستی ناوخۆدا حکومڕانەتێکی باش و شەرعیەتێکی باشمانە بێ بۆ ئەوەی زۆرترین پشگیری نێودەوڵەتی بەدەستێنین بەڵام ئەمەمانە نییە پشگیریە بۆ ئەوەیە تۆ بتارە دەوڵات بەڵام بۆی بتپارێزێ بمێنیتەوە وەکو کیانەکەی ئێستا چکە دوجار مەسلەی دانپێدانان مەسلەیەکی سیاسیە مەسلەی بەرژەوەندیە مەسلەی جیۆپۆلیتیکە کە کتێبێکی زۆر ئەگەر دەرئەنجامەکە کورتیکەی ئەم ئایندای چ ناسنامەی پێدی و چۆن ئەبێ ئەگەر کورتێکی لە 2 دقە و نیو تکاکەم بەس بە خێرای باسی کۆنفدرالی کرا بەڕاستی کۆنفدرالی بۆ ماوەیەکی زۆر کەم لە دوای ڕێفراندۆم خەریک بۆ قسەی لەسەر دەکرا بەڵام چونکە ئایندەی ڕێفراندۆم مانگێکی نەبرد ئەوەی بەسەرکەرد و کات ئیدێ و گفتوگۆیە کۆتایی بەسەرداهات بێگومان ئەگەر ڕووداوانە ڕویان نەدابا ئێستا گفتوگۆی زۆر لەسەر کۆنفدرالی دەکا من وای نبینم لە ئایندەیەکی نزیکدا قسە لەسەر کۆنفدرالی بکرێت لە کوردستانە چونکە بەڕاستی تەرکیزی نێودەوڵەتی لەسەرەوە بابەتە نییە ئێمە لە ناوخۆی خۆماندا پێگەیەکی بەهێزمان نییە لە هاوسەنگی هێزدا لەگەڵ بەغداد پێگەیەکی بەهێزمان نییە بۆی قسە لەسەر کۆنفدرالی بکەین ئەم هەمان قسە ڕاستیشە بۆ ئایندەی ناوچە جێناکۆکەکان ئایندەی کوردستان چی لێ دێتن من ئەنی بەپێی ئەو فاکتەرانەی کە لە بندەست دەتوانین ببینین لە ئایندەیەکی نزیکدا پێناچێ هەرێمی کوردستان لە ناو بچێتن چکە هەرێمی کوردستان ئێستاش پشگیریەکی سنوورداری مەرجداری نێودەوڵەتی هەیە بەشێکی لە ئەمریکاوە بەشێکی لە وڵاتە ئەوروپیەکانی بەتایبەت فەڕەنساوە هاتنی وەزیری دەرەوە بەردەوام بۆ هەرێمی کوردستان ئەمانە هەمووی ئامرازێکن بۆی ئەنی ڕێگەنیش ئاماژەیەکن بۆەوەی کە پشگیری نێودەوڵەتێکی سنووردار و مەرجدار هەیە بەڵام ئەوەی کە من بە کێشە دەبینم بەڕاستی ئێمە لە ناوخۆی کوردستاندا لە ئاستی ڕەوایەتیدا کە بەشێکی پەیوەندی بە حکومڕانەتیەوەیە من ناڵێم هەمووی پەیوەندی پێوەیە بەشێکی گەورەی پەیوەندی مەمەلملانێ سیاسیەکانەوە هەیە خەڵکێکێ ئێستا لە جێگەیەوەی ڕخنە لە یەکدی بگرێت دێ ڕخنە لە کیانەکە لە دەسەڵاتەکە لە مەفهوم و مانای کیان و دەسەڵاتەکەدا دەگرێتن ئێمە دەبێ واقعی بین کە نیوەی کوردستان لە مەیداندا لە ژێر کۆنتترۆلی هێزێکدا نیوەکەی دیکە لە ژێر کۆنتترۆلی هێزێکی دیکەدایە کە هەمان تێڕوانینی نیشتیمانی نییە بۆ نمونە ئێمە دەنگدانی خەڵک لە ڕۆژی ڕێفراندۆمدا بەسەر بەخۆی نابێ ئێمە وامان لێ بکە کە تێبگەین کە خەڵکی کوردستان یەکگرتووە بەڵکو ئێمە دەبێت بۆ نمونە ڕێفراندۆم دەبێت وەکو پرۆسەیەک ببینین کە بە تەواوی پرۆسەکە کە تا ئێستاش کە بەردەوامە ئێمە کۆدەنگێکی نیشتیمانیمان نییە بەڕاستی چ لە ئاستی سیاسی و دەبێ بە ڕاستگۆیانە و ڕاشکاوانە بڵێن کە ئێمە ئەو یەکبوونە نیشتیمانیەمان زۆر تیادا لاوازە و زۆر من ناوی دەنێمەکو بە ئینگلیزی پێدرن فرجایل ئەند فلوتی ینی زۆر لەرزۆکە زۆر شلەیە بەردەوام دەگۆڕێ ئەو ڕۆ حیزبەکان لەگەڵ یەکدیدا دانیشتێنێتە قسە لەسەر با بڵێن کۆدەنگی نیشتیمانی دەکەن بەیانی بەڕووداوێکی زۆر بچووک
بەر بۆ چەند مانگە و 5 حزب 6 حزب لەگەڵ یەکدی کۆنابنەوە بۆ ئێمە کێشەی گەورەمان هەیە بەڕاستی لە ئایندەدا پشتگیری نێودەوڵەتی سنووردار بە کوردستان بەردەوام دەبێتن پێشبینی دەکرێت کە بەردەوام بێتن بەڵام ئەو پشتگیریە نێودەوڵەتیە بۆی فراوان ببێتن بۆی تۆکمە ببێتن پێویستی بەوە هەیە ئێمە لە ناوخۆی کوردستاندا جارێکی دیکە پێداچوونەوە بە گوتارەکانی ڕەوایەتی بکەین چونکە لە بیرمان نەچێت تا 2015 هەرچی ناڕەزایەتی هەیە لە کوردستاندا هیچی بۆ ڕوخانی کیانەکە و هیچی بۆ تێکدانی کیانەکە نییە بەڵام لەو چەند ساڵی ئەخیردا ئێمە خەریکە ڕۆژێک ئەندام پەرلەمانێک لێک دوانێک دەدا ڕۆژێک ئەندامی حزبێک لێک دوانێک دەدا ڕۆژێک کۆمنتی فەیسبوک ئەمە پێمان دەڵێ کێشەی گەورەمان هەیە بەڵێ زۆر سوپاس دکتۆر کامیران محەممەد پەڵانی زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز کە بەشدار بوون هیوامان هەموو پێکەوە کار بکەین بۆ هوشیاری تاگی کورد هەموو کە بەشدارن لە پرۆسەی بنیاننانی کوردستانێکی ساقلەم دامەزراندنی هەموو بژن بوارە ئاسایشەکانی سیاسی ئابووری کومەڵاتی لەشکری لە پێناو خزمەت بە خەڵک و نیشتمان و مەرجە پێوەکان تاکو و دیدارێکی چری کوردستان من سامان عومەر لەگەڵتان بووم سوپاس بۆ هەمووتان کاتێکی خۆش ئاگاداری خۆتان بوون دەستیەوە خۆش سوپاس